سیانزە ساڵە پرۆژەیەک دۆستان و خۆشەویستانی سەروەری مرۆڤایەتی پێکەوە کۆ دەکاتەوە. پرۆژەی دۆستانی محەممەد کە پرۆژەیەکی تایبەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستانە بۆ ساڵی سیانزەیەمی لەسەر یەک ڕاگەیەندرا و پرۆژەکە چەندین بڕگەی جیاواز لەخۆ دەگرێت. ئەم پرۆژەیە هەر ساڵە و چەندین بڕگەی بەسوود بۆ قوتابیان و لاوان لەخۆ دەگرێت کە سەرجەمیان تایبەتە بە ژیان و کەسایەتی پێشەوامان کە دەمانەوێت یەکەم بەکردەوە یادی لە دایکبوونی پێغەمبەری پێشەوامان محەممەد صلی الله عليه وسلم بکەینەوە. دووەم قوتابیان و گەنجانی کوردستان ئاشنای سونەتەکانی سەروەرمان محەممەد بکەین. سێەم گەنجانی کوردستان بگەڕێنەوە بۆ لای ڕەسەنایەتی ڕاستەقینە و بە دوای خۆشەویست بکەون هەنگاو بە هەنگاو. بەڕێزان کاروچالەکەکانی ئەم ساڵی پرۆژەی دۆستانی محەممەد پشتیوان بەخوای پەروەردگار بریتی دەبن لە یەکەم ئەنجامدانی سیمیناری جەماوەری تایبەت بە ژیانی پێغەمبەری خودا لەلایەن کەسانی شارەزا بۆ قوتابیان و لاوان. دووەم کردنەوەی خولێک کە تایدا سیمینار و پوختەی ژیاننامی پێغەمبەری خوا بە قوتابیان و لاوان دەوترێتەوە لەسەر تاسەری هەرێمی کوردستان. سێەم ئەنجامدانی ئاهەنگ و چالاکی هوەری جەماوەری تایبەت بە یادی لە دایکبوونی پێغەمبەری خودا لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. چوارەم چاپ و بڵاوکردنەوەی پۆستەری تایبەت بە دەربڕینی خۆشەویستی بۆ پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم لە ناوەندەکانی خوێندن و شوێنە گشتەکاندا. پێنجەم ئەنجامدانی میهرەجانی سۆزی دۆستان تایبەت بە هۆندرا و پەخشان بۆ پێغەمبەری خودا. شەشەم ئەنجامدانی چەندین چالاکی جۆراوجۆری ڕۆشنبیری و زانستی و مرۆیی لەلایەن ناوەندەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە لە ناوەندەکانی خوێندندا. کاتی جێبەجێکردنی پرۆژەکە لە مانگی ڕەبیع الئەوەل دەست پێ دەکات و بۆ ماوەی 30 ڕۆژ بەردەوام دەبێت. بۆ ئەمە بەستەش داوا لە جەماوەری خۆشەویستی کورد دەکەین بە بەخشینە مادیەکان و توانە معنەوەکانیان هاوکار و سەرخەری کارەکانمان بن تاوەکو بتوانین بەرهەم و ئامۆژگاری و بابەتەکانی پرۆژەکە بگەێنین بە هەموو جێگایەک و ساڵی 13 بەسەر کەوتوی بەجێبێنین. لەگەڵ ڕاگەاندنی پرۆژەکە لە مەکتەبی سکرتارەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە شار و شارۆچکە جیاوازەکانی هەرێمی کوردستان قۆناغی یەکەمی 13 ساڵی پرۆژەی دۆستانی محەممەد دەستی پێکرد. لە دەستپێکی پرۆژەکەدا نزیکەی 5,000 پۆستەر و پروشەر کە تامەزرۆیی و خۆشەویستی بۆ سەروەری مرۆڤایەتی تێدا نەخشێنرا بوو بڵاوکرانەوە. هاوڵاتیانیش بە گەرموگوڕی پێشوازیان لە بڵاوکراوەکان کرد. پرۆژەی دۆستانی محەممەد لە ساڵی 2008ەوە لەلایەن ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە ڕاگەیەندراوە و تا ئێستا بەردەوامە. لە ماوەی 12 ساڵی ڕابردووشدا لە سەرجەم شار و شارۆچکەکانی باشووری کوردستان زیاتر لە 100,000 کەس لە چالاکیەکانی سوودمەند بوون. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.